باتەوەری دوم لە بەرنامەی بانی باش کوردستان لەگەڵتان بەردەوامی لا تەوەری دومدا باز لە کاریگەری دراوی ئەلکترۆنی لەسەر ئابووری بەتایبەت لەسەر ئابووری هەرێم ئاماژەی پێ دەکەین تا چەند کاریگەری هەیە لەسەری من گفتوگۆی ئەم بابەت دەکەم لەگەڵ دکتۆرە نەوزات هەماوەندی مامۆستای زانکۆ کە بشێکی ڕاستەوخۆ لە هەولێرە لەگەڵمانە بردەکاری ئەم بابەتمان بۆ دەگوازێتەوە. بانی باش دکتۆر سپاس بۆی لە بەرنامەی بانی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری. بازەوە دەکرێت ئەم هەندراوە ئەلکترۆنیانە زۆر بڵاو بۆتەوە بەر بڵاو بۆتەوە لە هەمان کاتە بەهەکەن ینی گۆڕانکاری زۆر بەسەردادێت. باباز لەم دراوە ئەلکترۆنیانە بکەین کە تا چەند کاریگەری لەسەر ئابووری جیهان هەیە. بەڵێ بەیانیتان باش و بەیانی بینەرانی خۆشەویست باش. ئێمە گەر باس لە دراوی ئەلکترۆنی بکەین وە کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان کاریگەری زۆر خراپی بەسەر هەرێمی کوردستانەوە هەیە و مەترسیدارترین ئەو کاریگەریانەی کە لەسەر کوردستان و هەرێمی کوردستان هەیەی لەسەر عراق و هەرێمی کوردستان هەیەی بریتیە لە گواستنەوەی سیولەیە لە ڕاکێشانی هەست و نەستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق و گواستنەوەی ئەو پارە سیولەی نەقدەی کە لە هەرێمی کوردستان هەیە و ڕاکێشانی عوملەی سەعبەیە لە هەرێمی کوردستانەوە بەرە وڵاتانی دەرەوە. و زۆر جار ئێمە ئەم دراوە ئەلکترۆنیانە بۆتە هۆکارێک بۆی بە ئاسانی پارەسپیکردنەوەی هەرێمی کوردستان بەیان نایاسایی ببردرێتە دەرەوەی هەرێمی کوردستان، چونکە دراوی ئەلکترۆنی هیچ نێوانگیریەک لە نێوان کەسی حەوالەکە یا کڕیار و فرۆشیار هیچ سانسۆرێکیان نەنیەوە، هیچ نێوانگیرێکیان نییە وەکو بانقی وەکو گواستنەوەی حەوالە لە شوێنێکەوە کە بە بانقەکانەوە بەڕێوە دەچێت، بەڵام بەکارهێنانی دراوی ئەلکترۆنی هیچ نێوەنجیرێکی نییە. هەر ئەمەش وای کردیە خواست و نەستی هاوڵاتیان تایبەت ئەم جیلەی کە لە بواری تەکنەلۆژیا ڕۆشنبیرە و زیاتر کە جیلی ئایپاد و مۆبایل و ئینتەرنێت و سمارتفۆنن. بۆیە ئەوان زیاتر توانای بەکارهێنان و کڕین و فرۆشتن و مامەلەکردن بە دراوی ئەلکترۆنی زیاتر ئەوانە دەکرێتەوە. ڕەنگە دوور و نزیک کەسێکی بەتەمەن یا کەسێکی سەرمایەدار خۆی نەتوانێت ئەم کارە بکە، ڕەنگە کەسێک دابین بکە بۆ ئەم کارەی، بەڵام زۆر جار ئەم دراوانە تووشی نەمان و وەستانی تۆڕە ئینتەرنێتەکەی دەبێت، چونکە ئێمە ئەگەر باس لەوە بکەین ئایا دراوی ئەلکترۆنی عملەیەکی چۆنە یا چ جۆرە کانزایەک لە بری ئەم بیتکۆین یا ئەتریۆم یان هەر جۆرێک لە جۆرەکانی تری دراوی گریمانەیی دانرابێ بە بێگومان هیچ جۆرێک لە کانزا زێر زیو یا ئەڵماس یا هیچ عملەیەکی سەعبەی تر لە بری ئەم دراوە ئەلکترۆنیانە دانەندراوە. بۆیە مەترسی هەیە کە زۆر جار ئەم تۆڕە ئینتەرنێتە دابخرێەوە و بینیشمان زۆرێک لەم دراوە ئەلکترۆنیانە هە لە سەرەتاوە دەستی بەکارکردن و ڕاکێشانی کۆستومەری خۆی کردو و متمانەی خەڵکی پێدرا، بەڵام دواتر ئەم سایتە هەر بە تەواوی قەپات بوو. بۆیە ئەو کەسانەی کە ئەم جۆرە دراوانیان کڕی و پارەکانیان ڕۆیش و ناتوانن هیچ سکاڵایەکی یاسایی لە هیچ شوێنێک تۆمار بکەن، چونکە لە سەرەتای 2009 بیتکۆین لەلایەن کەسێکەوە تا ئێستاش نازانن کەسە کۆمپانیایە گروپە بە ناوی ساتوشی ئەم بیتکۆینە دامەزرا، بەڵام وای کرد متمانەی خەڵک بۆ خۆی ڕابکێشی. دراو بە شێوەکی گشتی دراو واتە تۆ هەر کانزایەک یا هەر کاغەزێک دەتوانی بەکاربێنی کە متمانەی خەڵکی هەبێ یا کڕیار و فرۆشیار لەسەری متتەفق بن یا مامەلە لە بینی کۆمەڵە کەسێکدا بکرێ، ئەمە پێی دەگوترێت دراو. ئێمە گەر توانیمە خەڵکێکی زۆر متمانەکە بکەین دەتوانین بەکاری بێنەوە کە لە پڕێکدا گۆڕانکاری بەسەر نرخی ئەم دراوانە دادەیان سایتەکەی دادەخرێت. دەمەوێت بپرسم ئەو زیانانە چین کە دووچاری و کەسە دەبنەوە لە پڕێکدا کەسێک پارێکی زۆر دەخاتە ئەم دراوە ئەلکترۆنیانەوە لە پڕێکدا یا سایتەکەدا دەخرێت گۆڕانکاریەکی بەسەردا دێ تووشی ئیفلاسی دەبێتەوە. بەڵێ
ئەمە یەک لە هۆکارە هەرە مەترسیدارەکانە کە لە هەرێمی کوردستانی شێ خەڵکێک زۆر سەروەت و سامان و ماڵەکەی خۆی دەفرۆشێت چونکە تەلاعوب ینی فلاکچوێشن لە بینی ئەم بەرزی و نزمی لەم دراوە ئەلکترۆنیانە بە شێوەیەکی بەرچاو بەرز و نزم دەبتەوە بۆیە کۆستومەر وا دەکات لە پڕێکدا ببێ بە کوڕێک یا لە کورتترین کات بە پارەیەکی زۆر قازانج بکە ئەمە دەبینین خەڵکێکەیە دەتوانن قازانج بکەن و خەڵکێکەیە ڕەنگە لە کۆمەڵێک کەسێک چەند کەسێک وا بکەن کە قازانج بک بۆی خەڵکێکی تر سەحب بکەن. ئێمە گە لە بیر نەکەین لە ساڵانی پێش 2009 پێش سەر هەڵدانی بیتکۆین و ئەتیریۆم و لایکۆن و ئەوانە جۆرێک لە مامەلە هەبوو کڕینی سعاتێک یا کڕینی زۆرێک لە شەربەت کە لە دەرەوەی وڵات بوو تەنها وێنەکەت دەبینی دەتوانی ئەم کاڵایە بکڕی و ئەم کاڵایە خۆت دەتفرۆشتەوە بە کەسێکی تر یا چەند کەسێکی ترت بهینا بە بۆ کڕینی ئەم کاڵایە تۆ هەفتانە مانگانە بڕێک پارە داهاتە سەر حیسابەکەت. ئەمە خۆی لە خۆیدا بچووکراوەیەک بوو لەو مامەڵەیە. ئەم مامەڵەیە ژوای لێهات بە شێوەیەکی ئەلکترۆنی بۆی بتوانن ئەم دراوە تەنها ژمارەکەی بێتە بەردەست چونکە ئێمە بۆ بینەرانیش ڕوون بکەینەوە دراوی ئەلکترۆنی مەلموس نییە ناتوانانی بەدەست بیگری ناتوانانی بیبینی تەنها لە تۆڕە ئینتەرنێتیەکان هەیە. من وای دەبینم ئەم جۆرێکە لەم تۆڕە جۆرێکە لە تۆڕی جاڵجارۆکە وە کۆمەڵێک خەڵک وە کۆمەڵێک کۆمپانیای گەورە لە پشتی ئەم کارەوەن وە زۆر جار بەرزبوونەوەی نرخەکان هیچ ئەسەرێکی نییە ینی تۆ هەستی پێ ناکەی چبوون ئەو هۆکارانێک کە نرخی مەسەلەن بیتکۆنیا یەک لە دراوە ئەلکترۆنیەکان بەرز دەبێتەوە یان چین لەبەر چ هۆکارێک بوو کە نرخەکانیان دابەزی. من وای دەبینم کە زۆرترین خەڵک کە بووە خاوەنی ئەم دراوە ئەلکترۆنیانە ئەوان جۆرێک لە نزمبوونەوەی نرخەکە یان جۆرێک لە خواست و خستنە ڕووی دەستکرد دروست دەکەن بۆی خۆیان زۆرترین قازانج بکەن بەڵام لەم نێوەنجیرێشدا کە خۆیان بەشێکی زۆر ئەم پارە دەبن خەڵکێکی تریش مستەفید دەبی لەم جۆرە مامەلەکردن. دکتۆر ئەم دراوی ئەلکترۆنیە لە وڵاتانی دیکە چۆن مامەڵی لەگەڵ دەکرێت یعنی بینیومانە مامەڵی پێوە دەکەن بێگومان دراوی ئەلکترۆنی جۆریشی زۆرە لا هەرێم ئەمە چۆنە ئایا مامەڵی پێوە دەکرێت گەر لە وڵاتانی دیکە بوونی هەبێت و مامەڵی پێوە بکرێت لەوێ بە یاسا ڕێکخراوە؟ بەڵێ ئێمە زۆر جار وا دەزانین دراوە ئەلکترۆنیەکان چەند دراوە ئەلکترۆنیەکن بە پەنجەی دەستی دەژمێردرێن بەڵام لە ڕاستیدا دراوی ئەلکترۆنی نزیک دەبێتەوە لە بۆ 10,000 تا 11,000 جۆری دراوی ئەلکترۆنی بەڵام بەشێکیان لە کتوب پڕ دروست دەبین و متمانەیەکی زۆری دەدرێەوە خەڵکانێکی دەستکردوا دەکەن خواست لەسەر ئەم دراوە ئەلکترۆنیە زیاد بکەن دواتر دادەخرێ بەڵام لە سەرەتا لە وڵاتان لە زۆربەی وڵاتان سانسۆری لەسەر بوو و قەدەغە بوو مامەڵەی پێوە بکرێ بەڵام وایان کرد زۆر وڵاتیش متمانە بە بیتکۆین بکە و ئەم متمانەکردنە زیاتر خەڵکی هاندا بۆی کار بە دراوی ئەلکترۆنی تایبەت بە بیتکۆین بکات چونکە بینیمان کۆمپانیای تێسلا ینی ئەو ئیتیفاقی لەگەر بیتکۆین کرد کە بتوانی ئۆتۆمبیلەکانی لە ڕێگای بیتکۆینەوە بفرۆشێ و زۆر جار ئەم کۆمپانیایە ڕەنگە چەند کەسێکی کەس نازانی وڵاتە گروپە کۆمپانیایە کەسە لە پشتی ئەم بیتکۆینەیە و زۆر جار کاری وا بەم بیتکۆینە دەکا کە مستەسمر ناچار دەبێ مامەڵی پێوە دەکا. من ئەو ساڵانە کۆنفرانسێکیان لە وڵاتی مالیزیا ئەنجامدا لەوێ خەڵک بە بیتکۆینەکانی سەفەری مالیزیای کرد ئەگەر لێکدانەوەمان لە بۆ بیتکۆین و جیاوازی سەفەری کەسێکی ئاسایی لەگەر کەسێکی کە بە بیتکۆین سەفەری کردبوو تەنها تکتی تیارە لە $1,200 لە $1,000 کەمتر نییە بەڵام بە بیتکۆین بە $20
سەفەری مالیزیای کرد چەند شەوێکیش ماوە لە ئوتێل و هەموو خەرجەکانی لەسەر کۆمپانیای بیتکۆین بوو واتە بە بیتکۆینەکانی خۆی ئەم سەفەرەی کردبوو. ئەمە وا دەکا لە ئەو خەڵکانەی کە سەفەریان کردو یا ئەو خەڵکانەی بیتکۆینیان بەکارهینەوە خەڵکێکی تر سەحبی ئەم مامەڵەیە بکەن، خەڵکێکی تریش تێوە بگلێنن لە بەکارهێنانی ئەم دراوە ئەلکترۆنیانە. ئەمەش وا دەکا چەند ئێوە خەڵک بێنە ناو کڕین و مامەڵەکردنی ئەم دراوە ئەلکترۆنیانە هێندەی تر خاوەن پشکەکان قازانج دەکەن. تۆ چەند ڕاکێشان و سەحبی کۆستومەر بکەی یا مشتری بکەی یا خەڵکێک وا بکەی متمانەی لا دروست بکەی خۆت سوودمەند دەبی. بەڵام زۆرێش لەم دراوە ئەلکترۆنیانە لە ناکاو و لە کتوپڕدا سایتەکەی داخراوە یا ئەپلیکیشنەکەی داخراوە و مەکارێکی مەترسیدارتر لە هەرێمی کوردستان ئەوەیە زۆر کۆمپانیا دروست دەبێت کە وەکو نێوەنگیری یا وەکو خاوەنی دراوە ئەلکترۆنیەکە کار دەکەن لێرە. ئێمەش خەڵکێکی ڕەنگە ناڕۆشنبیر نا بێ کەم زانیاری لەم بابەتەوە دەچی خۆی تەسمیلی ئەم ئەپلیکیشنە دەکاوە زانیاریەکانی خۆی هەموو دەدا مامەلە بە دراوە ئەلکترۆنیەکانی خۆی لێوێ دەکا پارە کاشەکەی لە ڕێگای ئەم کۆمپانیەوە تەسمیل دەکا دواتر هەر ئەم کۆمپانیا تەحویلی ئەم بیتکۆینە ئەم دراوە ئەلکترۆنیە دەکا بەبێ ئەوەی ئەم کەسە دواتر بتوانێت سکاڵایکی یاسایی بنووسی چونکە خۆی لە خۆیدا دراوەکی ئەلکترۆنی کێن ئەو کەسانەی مامەڵە بەم دراوەوە دەکەن و کاریگەری و زیانەکانی چین؟ بەڵێ ئەم جیلەی کە زیاتر کار بە دراوی ئەلکترۆنی دەکەن جیلێکی تازە پێگەیشتون و گوتم باسی ئەوم کرد کە جیلەکە جیلێکی زیاد ڕۆشنبیرە لە بواری تەکنەلۆژیا و ئێمە دەرێن جیلی ئایپاد و سمارتفۆن و جیلی ئینتەرنێت. بەڵام ئەوانیش بەشێکی زۆریان ڕەنگە نەتوانن بە ئاسانی مامەڵەم بە بەم دراوە ئەلکترۆنیانە بکەن. بەڵام هەر کۆمپانیای بیتکۆین و دراوە ئەلکترۆنیەکانی تر ئەگەر بچی بۆ هەر سایتێک فێرکاری یا ئاسانکاری یا ڕاکێشان و ڕیکلامەکانیان وا دەکا گەنجەکانمان هەرزەکارەکانمان و ئەوانەی کە لە بواری تەکنەلۆژیا و ئایتی خیبڕیان هەیە زووتر دەکەونە داوی بەکارهێنانی بیتکۆین و داوی ئەم دراوە ئەلکترۆنیانە. دەبینین زۆر جار هەندێک کاڵا هەیە یا هەندێک بەرنامجی ئەلکترۆنی هەیە ڕەنگە تۆ نەتوانی بەکاش لە بە ئۆنلاین بیکڕی لە ڕێگای ئەم بیتکۆینە دەکرێت وا دەکا ئەم هاوڵاتیە وردە بخزێنتە نێو بەکارهێنانی ئەم دراوە. لە سەرەتا ڕەنگە هەندێک بەرنامەی کۆمپیوتەری هەبی تەنها کڕینەکەی بە دراوی ئەلکترۆنی هەبی. ئەمە دەبینین زۆر جار کڕینی هەندێک بابەت یا هەندێک مجەلاتی ئینتەرناشناڵن کە لە جۆرناڵەکان ئێمە خۆمان زۆر جار دەکەوینە داوی ئەوەی پەیپال بەکاربینین و زۆر جار لەبەرەوەی ناتوانین پارەکە تەحویل بکەین و توێژینەوەکانمان تێدا بڵاو بکەینەوە ناچار دەبین لە ئەکاونتێکی پەیپال بکەینەوە و لە کوردستان کە قەدەغەیە ناکرێ لە دەرەوەی وڵات بکەین و کەسێک سەرپەرشتی بکە بۆی پارەکانمان بدەن. ئەمەوا دەکا لە هەر کۆمپانیاک یا هەر وڵاتێک یا هەر شوێنێک بیتکۆین و دراوە ئەلکترۆنیەکانی بەکارهێنا ئێمە هێندەی تر متمانە دروست دەکەین و هێندەی تر دەکەوینە دەخزەینە ناو ئەم مامەڵە باوەڕ پێ نەکراوەی کە ئێستا لای هەمومان وای لێ هاتووە باوەڕی پێ بکەین. دکتۆر وەکو خۆشە ئاماژە پێکرد دراوی ئەلکترۆنی جۆری زۆرە. منەمەوێت بێمە سەر ئەو بابەتی کە تەنها بۆ بنیادی دراوی ئەلکترۆنی هەر جۆرێکی بێت پێویستی بە ئینتەرنێتێکە پێویستی بە سایتێکە تاکو کەسێکی دیکە داخڵ بێت و بەکاری بهێنرێت هیچ ڕێکارێکی دیکەی نییە. بۆچی ئەو هەموو جۆری زۆرە لە دراوی ئەلکترۆنی بوونی هەیە؟ بەڵێ ڕەنگە دنیا بەرەو قۆناغێکی تر هەنگاو بنێ بۆیە ڕەنگە خەڵک لەوە بێزار بوو بێ کە دراوەکانی وەکو دراوی کاش بەکاربینێ. ئەم دراوانە چەندین ناویتریە وەکو جزدانی ئەلکترۆنی کە ئەتوو تەنها پاسوەردێکت هەرچی بتەوێت لە دنیا بیکڕە. ئەمە خۆی لە خۆیدا ئەگەر ببێتە ئەمری واقع و لە وڵاتان سەرپەرشتی بکرێ و
پاڵپشتی بکرێ. ئێستا ئەگەر ببینین هەر عملەیەکی تری بیانی لە بری ئەم عملەیە لە بری ئەم پارەیە کانزایە یا زێر یا عملەی ئەجنەبی لە جیاتی دانرایە بۆی بەهایەکەی لە دەست نەدا. بەڵام ئەم بەرز و نزمێ دراوی ئەلکترۆنی من وا هەست دەکەم بەرزی و نزمێکی دەستکردە و ساختەیە و تۆ هیچ ڕێنمایی و هیچ یاسا و هیچ فشارێک نییە لەوەی بە ئاسانی تێی بگەی یا مەسەلەن هیچ جۆرە لە داتا و زانیاری نییە بۆی تێی بگەی بە ئاسانی ئایا هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی بیتکۆین یا یەک لە دراوە ئەلکترۆنیەکانی ترچی بوون یان دابەزانی نرخەکەی هۆکارەکەی چی بوو. بۆیە من ئەو بەرزی و نزمێ بەرزی و نزمێکی دەستکرد دەزانم. بەڵام ئەو پەرش و بڵاویەی کە لە وڵاتان ئیستا بەکاری دەینن وای کردیە زۆرترین ئەم گەنجانە زۆرترین ئەم خەڵکانە ناچار بکەن لە ڕێگای کڕینی هەندێک بابەتی سەرەتایی و ڕاکێشانی و تموحەکی زۆریش لە لای هاوڵاتیانی ئێمە دروست بووە کە خەڵکێک دەبینین لە ڕێگای بیتکۆین و دراوە ئەلکترۆنیەکانی تکەوە بە ماوەیەکی زۆر کورت پارەکانیان بوویتە سێقات و چارقات وە لە ڕووی ڕێکلامەوە بیتکۆین بەڕاستی بەکارێنانی دراوی چاپ کەم بۆتەوە و خەڵک زیاتر دراوی ئەلکترۆنیە خۆت حساببانکی بەکاردێنێ کامەش وەکو دەبین ڕۆژانە لە جیاندا کەم بۆتەوە. ئەمە بۆ چی دەگەڕێتەوە؟ بەڵێ خۆی لە خۆی داگ لە هەموو وڵاتێک ماستەرکارت و جۆری عملەی کاش تقریبن بەرەو نەمان چووە غێری عێراق و هەندێک وڵاتی دواکەوتو نەبێت کە لە ڕووی سیستەمی بانقیەوە سستن و نانەوێ ڕەنگە خەڵک بە سیستەمی بانقی کار بکە. بەڵام زۆرێک لە سانسۆر هەیە تۆ لە وڵاتێک ئاکاونتەکە چونکە لەژێر فرمان و لە داتا و زانیاریەکانت لەو بانقەیە کە نێوەنگیری تۆ و کەسەکەی تر دەکا و نێوەنگیری هەموو هاوڵاتیان دەکا. بۆیە تۆ ئەگەر ژمارەیەک حیسابی پارە بێتە سەر ژمارە حیسابەکەت ڕەنگە لێکۆڵینەوەت لە بەگەر بکرێ یا بە شێوەیەکی بەرچاو پارەکانت زیاد بکە ڕەنگە پۆلیس بانگت بکا لێکۆڵینەوە بکە ئەم پارەیە چییە و کارێکی مەترسیداری تر ئەوەیە لە ڕێگای ئەم دراوە ئەلکترۆنیانە کارە تیرۆریستەکان زۆر ئاسانتر دەبێ و بۆ ئەوەی بە ئاسانی بتوان کارە تیرۆریستەکانی بکەن و ئەکاونتەکەشی بزر دەبی چونکە ئەم کەسە هیچ داتا و زانیاریەکی لەم بانقە نییە کە ڕقم حسابەکەی کردوتەوە. تەنها لە ئەپلیکیشنێک دەتوانی ئەکاونتێک بەناوی خۆت بکەوێ بەناوێر کەسێکی تر و پاسۆردەکە لاتە و دەبێ خاوەنی بیتکۆین. بەڵام ئەگەر ماستەرکارتێک پارە بستە سەر حیسابی هەموو داتا و زانیاری و وێنەی کەسەکە و ناسنامەی کەسەکە و شوێنی دانیشتنی هەم لەم بانقە تۆمار کرا. بۆیە زۆر جار کارەساتی مرۆییشی لێ دەبێتەوە ڕەنگە ئەم مامەلە مەترسیدارەش کرایە کە ئەوەندە بیتکۆینە دەدەمێ مەسەلەن ئەم کارە لە بۆ بکە کارێکی تێکدەرانە کارێکی تیرۆریستی چونکە لە کاتی حەوالەکردنی یا لە کاتی ئیستیلامکردنی هەردوو لایەن هیچ نێوەنگیریەک نییە و هیچ داتا و زانیاریەک نییە شوێنی کەسەکە بناستەوە و فەیسی کەسەکە بناستەوە بۆی بە ئاسانی پۆلیس دەست بەسەر ئەم کەسەدا بگرێ دەستگیری بکایە نێڵی کارەکەی ئەنجام بکە. بۆیە ئەم دراوە ئەلکترۆنیانە تا دێ بەڕاستی خراپەکاریەکانی و لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی اقتصادەوە دەکرێت ئەم دراوانە ئەلکترۆنین و بە شێوە ئەلکترۆنی مامەڵی پێوە دەکرێت و چاپ نییە و خۆتش لە سەرتا قسەکان ئاماژە و پێدا زۆر جارم سایتەدا دەخرێت و چاپیش نییە. باشە بە چ بەهایەکە و مامەڵی پێوە دەکرێت من دراوە؟ بەڵێ ڕەنگە ئەم زانیارە تۆزێک ناخۆشی بۆیە من باسی بکەم. بەڵام ئێمە هەندێک لە مەکاتبی حەوالەی دۆلارمان هەیە کە USD دەکاتە USDT. ئەمە زۆر مەترسیدارە چونکە تۆ بڕێک لە پارەت هەیە بڕێک لە دۆلاری کاشت هەیە بە ناوی مەکتەبی حەوالات و بە ناوی هەندێک مامەلەکردن بە دینار و دۆلار و لە وڵاتانی تریش ڕەنگە ئەم جۆرای بێ. بەڵام لە من لە کوردستان و عێراق دەڵێم بە ئاسانی کەسەکە دەتوانی تەحویلی پارک بەهای بۆ دادن مامەڵی پێوە بکرێت. بەهاکە وەکو گوتم
دراوەکە دراوێکی بێدایک و باوکە لەبەر ئەوەی هیچ کەسێک پشتگیری نیەوە هیچ وڵاتێک پشتگیری لە درای ئەلکترۆنی ناکە یعنی بینیمان کاتێک 25 دیناری ئیلغابەوە حکوومەت ملزەم بوو هاوڵاتیەکانی تعویز بکاتەوە بەڵام دراوی ئەلکترۆنی ئەگەر بەیانی سایتەکەی داخرا هیچ کەسێک نییە خاوەنداریەتی بکە بۆی یعنی تعویزت بکاتەوە ئەم بڕەپارەت بە نیوە قیمەت بداتەوە تەنها داخستنی سایتەکە و تەواو ناتوانانی هیچ سکاڵایەکیش بکەیت چونکە کەسێکی دیاریکراو یا کۆمپانیایەک یا وڵاتێک یا کەسێک یا گروپێک نییە لە پشتی ئەم بابەتەوە تۆ بیان ناسی بتوانانی سکاڵیان لەسەر بکەیت بەڵام من زۆر جار ئەم دراوە ئەلکترۆنیەوە دەبینم کە چۆن مامەڵە بە مانگ و ئەستێرەکانەوە بکەیت کە زۆر ئاسانتریشە ڕەنگە هەندێک کەشتی ئاسمانی دەگەنە ئەستێرە و مانگ و ئەستێرەکان بەڵام تۆ مامەڵە بە شتێک دەکەی هیچ مەلموس نییەوە بەبەردەستت ناگا و ناتوانی لە هەموو شوێنێک بەکاری بینی چونکە ئەوەی لەبەر ئەوەی بە ڕێژەیەکی بەرچاو زیاد دەکا و نزم دەبێتەوە خەڵک هەوڵ دەدا لەم بەرزی و نزمیەدا هەوڵ بدا قازانج بکەوە کۆمپانیا هەبوو بینیمان لە هەرێمی کوردستان کۆمپانیا بۆەوە کە سیستەمی کردنەوەی کۆمپانیای ئەم جۆرە کارانە زۆر هەڵەیە بۆی دەبی ڕسمالێکی زۆری هەبی و متمانە پێکراوبی و پارێکی زۆر لە وەکو ڕەهن لە حکوومەت دابنێ بۆی ئەگەر بەیانی پارەی خەڵکی خوارد بە ئاسانی بێتەوە لەم پارەیە ئەم کۆمپانیانەوەیان کرد حتا دیاریکردنی ئاستی قازانجەکانیشیان دیاری کردبوو بۆ هاوڵاتیان کە ئەمە زەربەیەکی گەورە بوو لە هاوڵاتیان هەرێمی کوردستاندرا. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر نەوزات هەمەوەندی مامۆستای زانکۆ بەشێکی ڕاستەخۆ لە هەولێر و لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ دکتۆر سپاس بۆ زانیاریەکە.